زیاتر لە 3 کاتژمێرە چاوەڕێیە سەرەی بێت بۆ ئەوەی دەلاکە هەمیشەییەکەی قژی بۆ جەژن تیفتیفە بکات. بەڵام چەندین کەسی دیکەی لە پێشەوەن و کاتی ئەم زۆری ماوە. لە سەعات دەوە چاوەڕێ باشە ئینشەڵا ئەم شەوی ناخەوین ئەوەی قژمان تێک نەچێتەوە. بەڵێ جاریوە بۆ 6 ساعات 7 ساعات چاوەڕێ بووین. ئەرە وەڵا لە سەعات دەوە چاوەڕێکم تایس ئەوەی سەرم نهاتوە و دوو دانەی کەشم لە پێش لەوانێ تبکاتە سەعات و نوێیەکی تر ئەمجا سەرم بەرکەوێت. ئەمە دۆخی بەشێکی زۆر لە هاوڵاتیان و بەتایبەت گەنجانە لە شاری سلێمانی لە یەکەم شەوی جەژن و بەتایبەت جەژنی ڕەمەزان بۆ ئەوەی بە باشترین شێوە خۆیان بۆ هاتنی ئەو بۆنە ئاینیە ئامادە بکەن. جەژنان ساڵانی پێشووتر بەخوا جەژنان تا سەعات 3 و 4 و ناوە 4 مانگە بەس ئەم ساڵە تۆزێکەمتر هەڵەگاتووە و مانە ئاوانە وەڵا 3 ساعات زیاترە. ئێستا 3 ساعتە چاوەڕێ؟ بەڵێ ئیتر ئەم شەو باوەڕ ناکەم بخەوم لەبەر سەرچاگر ناکەم لەبەر قژاڵانەوەکە. خەرە باڵغی و بوونی خواستی زۆر لەسەر قژچاکردن یاخود داهێنانی لەلایەن هاوڵاتیانەوە بازاڕی پیشەوەرانی ئەو بواری لە یەکەم شەوی جەژنەکان بوژاندوتەوە. وەڵای تر ناونووسینە و تەلەفۆنەوی تر هەشە خۆیە لێرە چاوەڕێیەکە ئاڵێ کەی سەرما و لەبەری سەرەکەم نەفەوتێ. چەند ساعت چاوەڕێ؟ وەڵای ترۆتیایەتی سەعات 5 بێ 6 سەرەتی 7 سەرەتی تیادی 8 سەرەتی. ئێستا سەعات 12:30 سەرەگیراوە بۆ سەعات چەند؟ بۆ سەعات 6 و 7 بۆ 11 ڕۆ هەنێک بەپێی تەلەفۆناتە. ئێستا برادەرمانەیە مشتریمانەیە سەعات 3 سەرەتی سەعات 4 سەرەتی ترەکە کەسیشمان لا نەبێ مەجبورین تاو کاتە چاوەڕێگین. پێشەشی بەخێر بن سەر چاو وەڵاهی عادەتەن بەرە جەژنان دانی پێش جەژن خەڵک خۆی حازرەکە بۆ جەژن لە مانگی پێشەوەکە بەتابەتی ڕەمەزانان تێکاڵی ڕەمەزانە سەرچاو ناکە هەتا نزیکی جەژن بەڵام قوربان ئەو لۆدە زیاتر نییە ینی چۆن بڵێ و وەڵی کاتەکەی دیاریکراوە ڕەمەزان بەڵام عادەتەن لە هەفتەیە پێشەوە ئیتر دەلاکان ئەمێنەوە تا درەنگ و تا بەیان و هەیەکی لێرە ئاخێ کە ماڵی دوورە و ئیتر بەپێی دەلاکە خۆشیەتی هەیە دەمێکە لە میشەیە ئیشی جوانترە و مارەسەی هەیە خەڵکە ناسێ زیاتر مشتری هەیە و لە دەوری کۆبنەوە و هەیە پێشەخش چاکە و لەم شەوایە دایەنە بەرە بەیان و ئیتر عادەتەن هەرێکە و بە شێوەی خۆی گەورە ڕسییا و ئیشەکەی خۆیەکە. وەڵاهی تر بەپێی مشتریە ئیتر لەوانەیە هەیە 2 تەواو بهەیە 4 بیانی تەواو بهەیە ئەو ڕۆژانە مشتریەکانی نەهاتوون زووتر هەمووی کچۆتە ئەم شەوە ئیتر هەیە بەیانیانکی هەنێ مشتری یێتەوە لە بەرز ئەو ئێتە عادەتەن هەرێکە بەپی مشتری خۆی ناڵم هەیە 1 تەواو بهەیە 5 تەواو بهەیە 5 عەسەکەش تەواو نابێ ینی دەلاکەیە زوو ئێستا ئیشەکە کەمتر بووە بەڕاستی ئێستا منەوە دەلاکە خۆم لە چەند ساڵ لە پێش بنیشەوە من هەر دەلاک لەمەوە دەلاکە 5 بیانیش تەواو نەبووە من دەلاکیش بەم دوای هاتوومەتەوە بۆ بازار ئەو هەر ئیشی کردو ماشەڵڵا ئێستا ئیشەکە کەمتر بووە وانە ماوەیش. بە مەبەستی باشتر دەرکەوتنیان لە بەردەم میوانان و هاوڕێکانیان گەنجان تەنیا چەند کاتژمێری پێش نوێژی جەژن بە گونجاو دەزانن بۆ چوونە لای دەلاک. هەر ئەمەش وای کردووە لۆد و قەرەباڵقیەکی زۆر لە بەردەم دوکانەکان دروست ببێت هەندێک جاریش بەهۆی بارانبارین و نووستنەوە ڕیسکەکەیان لێ دەبێتەوە بە خوری و دەبێت جارێکی دیکە لە ماڵەوە خۆیان ئامادە بکەنەوە ئەوەش بەمەرجێک کارەبای نیشتیمانی هەبێت. وشێر محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی